مامۆستا بیژن ئەمڕۆ کێشەیەکمان هەیە کە گەنج هەلی کاری دەست ناکەوێت ڕەنگە بەشی زۆری لەبەر ئەوە بێت کە زمانی ئینگلیزیان باش نییە ئایا زمانی ئینگلیزی هۆکارێکە بۆ دەست نەکەوتنی هەلی کار خۆی لە بۆ بابرێن هەلی کار زۆر شت هەیە بەڵام زمانی ئینگلیزی یەکەکە لە شتە زۆر گرنگەکان ینی بابرێن پایەیە یەکێک لە پایە زۆر گرنگەکان زمانە هۆکارەکەشی چیە زۆر کەس لەوانەیە بڵێ کاکەم لە کوردستان دەژیم لۆ دەبی لە زمانش کە بزانم هۆکارەکەی زانین چیە لۆن وێستا تو کەسێک دێتە لات کەسەکە ئینگلیزە کەسەکە زمانێکی ترە ئەتوو چۆن دەتوانیت تێی بگەینی چۆن دەتوانین کارەکان بەرە بکەیت ئەو هۆکارەکە ینی ئەو کەسێک کە داواش دەکا بابرێن ئەوەی خۆی هەیە یاساخۆی بەڵێ هۆکاری خۆی هەیە لەبەرەوەی دەست خۆش بێت ڕەنگە بەهۆی بەکارهێنانی پرۆگرام و ئەو بەرنامە شتانە بێت کە ڕۆژانە بەکاری دێنین لەو شوێنە پێویستیان بەوە بێت کە زمانی ئینگلیزی بە باشی بزانن هیچ ئیش و کارێکە بووە کە ڕەنگە دەست نەکەوت بێت لەبەر فێر نەبوونی زمانی ئینگلیزیان هاوڕێیەکرد نمونەیەکی وای هەبوو بێ خۆی ڕاستی بڵێ من قوتابی هەم چووکە باسمان کرد کە کۆرسمان هەیە کۆرسی فێربوونی زمان خۆلی فێربوونی زمان ینی زۆر کەس هەبووە بازرگانە بۆ نمونە یان با بڵێن کەسێک ئێستا کە باسییان بکەن کە بەدوای ئیش دەگەڕێن کەسێکمان هەبووە کە پێی گوتمە هەلی کاری ئەنی زۆر باشم بۆ ڕخساوە هاتۆتە پێش دەرفەت بەڵام بە موچێ زۆر باش بەڵام دەرەجەیەک ئەن بە پلەی یەکەم پێویستی بە زمانی ئینگلیزی بووە ینی دەڵێ مامۆستا بۆ یان کەسی وە هەبوو دەڵێ مامۆستا من مانگی داهات و چاوپێکەوتنی کارم هەیە و زمانی ئینگلیزی کە لە مەرجە سەرەکیەکان پێویستمە کۆرسە دەڵێن بە مانگێک تۆ تازە درفەتەکە دەست ڕۆیشتوانی تۆ دەبێت زووتر دەست پێ بکەیت بۆی لەو کاتەدا تووشی ئەو گرفتە نەبییتەوە ڕاستە بە دڵنیاییەوە من دەمەوەشتان پێ بڵم زۆر هەلی کارە بۆ کە سەرەتا دەستم نەکەوت و لەبەر فێرنەبوونی زمانی ئینگلیزی یان زۆر ئیش هەبووە کە دەمتوانی بیکەم بەڵام لەبەر ئینگلیزیەکەم باش نەبووە نەمتوانیوە